لە دوای کۆبوونەوەیەکی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەندراوی کۆبوونەوەی هاوبەش بڵاوکرایە و ئاماژە بەوە کراوە کە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی هەرێم تیشکی خستە سەر بارودۆخی سیاسی بەگشتی و بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان و ئەو گیر و گرفتانەی بەرەوکی خەڵکی هەرێمی کوردستانیان گرتووە بە تایبەتی لە ڕووی ئابووری و داراییەوە کە بەهۆی لێکەوتەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە جیهان و عێراق و هەرێمی کوردستانی گرتوتەوە. تاکیدی لە گرنگی کاری هاوبەشی نێوان سەرجەم لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی نێوان یەکێتی و پارتی کردەوە. ئامادەی سەرۆکاتی هەرێمیشی نیشاندا بۆ پاڵپشتی و هاوکاری سەرخستنی کاری پێکەوی و هەماهەنگی نێوان لایەنەکان. هەر لە ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بەوەش کراوە لە کۆبوونەوەکەدا وەفدی هەردوولا گفتوگۆی ڕاشکاوانە و لێپسراوانیان لەسەر کۆی پرسەکان کرد و دوو پاتی لێپسراوێتی هاوبەشیان بەرامبەر پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان کردەوە. هەردوولا کۆک بوون کە پێویستە پێکەوە لەگەڵ لایەنەکانی تری هەرێمی کوردستان هەنگاوی جددی و کردەی بنێن بۆ چارەسەری گرفتەکان نێوانیان و هەموو توانەکانیان بخرێنەگەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بارودۆخە و پشتیوانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بۆ خزمەتکردنی وڵاتیان. هەروەها بارودۆخی ئەمنی هەرێمی کوردستان و ڕێزگرتن لە قەواری سیاسی و دەستوری هەرێم تەوەرشتری کۆبوونەوەکە بوو لەو بارەوە هەردوولا کۆک بوون لەسەر ئەوەی کە پاراستنی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان ئەرچی هەموو لایەکە. لە بەشێکی تری ڕاگەیەندراوەکەدا ئاماژە بۆش کراوە کە هەردوولا پشتگیری خۆیان بۆ ئامادەکاریەکانی حکوومەتی فیدراڵ و لایەنە پەیوەندیدارەکان بۆ سەرخستنی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق دووپات کردەوە. لەو ڕۆوە هەماهەنگی و هاوکاری نێوان نوێنەرانی هەرێمی کوردستان لە بەغدا بەرز هەڵسەنگێنرا و دووپاتی بەردەوامی ئەو هەماهەنگیە کرایەوە. هاوکات و لە تەوەرێکی تری کۆبوونەوەکەدا هەڵسەنگاندن بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسی و ئیدارەکانی نێوان هەردوولاکرا. لە نێویشیاندا بابەتی لا مەرکەزیەت لە هەرێمی کوردستان لەو بارەوە هەردوولا پابەندی خۆیان دووپات کردەوە بە ڕێکەوتنی سیاسی نێوانیان و بەرنامەی کاری کابینەی نۆی حکوومەتی هەرێم بۆ بەرجەستەکردنی لا مەرکەزیەت لە هەرێم و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان و لە ئەستۆگرتنی لێپسراوەتی هاوبەش و نەهێشتنی ڕۆتین لە ڕایکردنی کاری هاوڵاتیان و پێشکەشکردنی پرۆژە و خزمەتگوزاریە گشتیەکان. لەو ڕۆژەوە هەنگاوەکان بە ئەرێنی هەژمار کران و دووپاتی بەردەوامی کاری هاوبەش بۆ جێبەجێکردنی تەواوی ڕێکەوتنەکان کرایە و میکانیزمی گونجاو لەو ڕۆ بڕیاری لێدرا. لە کۆتایی کۆبوونەوەکەشدا دووپاتی بەردەوامی کاری هاوبەش و هەماهەنگی لە ناو دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا کرایەوە کە ئاماجلەی خزمەتکردنی هاوڵاتیان و تێپەڕاندنی ئەو بارودۆخە سەختەی سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان بێت.